لە ئەنجامی قەدەغەی هاتوچۆ ئەوە نزیکەی لە ماوەی مانگێک ئاماری ڕووداوەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە سنووری هەچوار قەزایەکانی سۆران و چۆمان و میرگەسوور و ڕەواندز لە خۆ دەگرێت. کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بریتین لە 27 ڕووداوی جۆرا و جۆر. لە کۆی ئەو 27 ڕووداوی جۆرا و جۆرە 13 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە و 8 ڕووداوی هەڵدێران و ونبوونی هاوڵاتیان لە چیاکان تۆمار کرایە و زائیدەن 6 ڕووداوی لافاویش تۆمار کرایە. شرۆڤەی ئەو ڕووداوانە بەنسبەت 13 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر لە کۆی ئەو 13 ڕووداوانە دیارە 9 ماڵ ئاگرکەوتنەوە لە 9 ماڵان تۆمار کرایە و 3 ڕووداویش ئاگرکەوتنەوە لە 3 ئۆتۆمبیلی هاوڵاتیان تۆمار کرایە. بەنسبەت ڕووداوی هەڵدێران و ونبوون بەداخەوە دیارە هەرچەندە کە قەدەغەی هاتوچۆش بووە بەڵام خەڵکانێک ڕوویان لە چیاکان کردبوو بە مەبەستی بەدەستهێنانی گژ و گیای بەهاری کە 8 کەس تێدا زەرمەند بوون بەداخەوە لە کۆی ئەو 8 کەسە چواریان جانیان لەدەستدایە و چاریش لەلایەن تیمەکانمان لە ڕزگارکردن و بنکەکانی بەرگری شارستانی ڕزگار کراون کە تووشی ڕووداوی هەڵدێران ببوون.